پاکستان ڕێفی نووسەر و ڕۆژنامەنووسی لوبنانی گفتوگۆکەین کە میوانمانە لە پاکستانەوە گفتوگۆکان بابزانین بە چ شێوەیەک ئەبن ئێران لە بەیروتەوە لە لوبنانەوە لەگەڵمانە بن ئێران پێداگری ئەکات کە لوبنان و بەرەی مقاومە بەشێکە لە ئاگربەست و دانستان لە نێوان ئەمریکا و ئیسرائیلیش هەردووکیشان ئەوان ڕەتیەکەنەوە پێتان وایە قسەی کامیانە بێت بەیانیتان باش سڵاو بۆ تۆ و تەواوی بینەران بەدڵنیاییەوە لوبنان لەو چێبڕچێدایە لەو چوارچێوەی کە تێکەوتووە یان نەتەنیاهۆ سەرکەوتوو دەبێت لە بە تەواوی پەلوپۆکردنی لوبنان و دابڕینی لە دانوستانەکان کە لە پاکستان بەڕێوە دەچن یانیش ئێران لە ڕێگەی فشارەکانی بۆ دەستپێنەکردنی دانوستان لوبنان دەگەڕێنێتەوە ئەوەش لە ڕێگەی داخستنەوەی گەڕووی هورموز ئەگەر لوبنان نەبێتە خاڵێکی گرنگ لەسەر مێزی گفتوگۆ بەداخەوە تا ئێستا دوو ئاراستە هەن لەو چوارچێوەیەدا گومان هەڵناگرێت بنیامین نەتەنیاهۆ هەوڵی داوە بە پێی توانای خۆی بە هەر وزەیەک و ڕێگەیەک هەیبێت بۆ ئەوەی لوبنان لە دانوستانەکانی پاکستان داببڕێت بۆ ئەوەی زیان بە لوبنان بگەنێت و لە ڕەوتی ئێران دای ببڕێت ئەمە هەوڵێکە بۆ لێدانی دانوستانیش بە شێوەیەکی گشتی ناوێت جەنگەکە بۆستێت ئەتوانێت وا بکات لوبنان لە دانوستان داببڕێت بەڕێز غەسان بەڵێ هەوڵ دەدات بەو پێناوە دەجەنجێت دەیەوێت جەنگەکە بەردەوامی هەبێت دانوستانیش هەبێت لەو چوارچێوەکو لە غەزە ئەنجامیدا ساڵێکی بەردەوام وێڕای دانوستان لە مسر لە قەتەر موشەکیش لە ئاسمان ئاراستەی غەزە دەکران و لە سەرسەری غەزیەکان دەتەقینەوە ئیمڕۆ دەوێت هەمان شت لە لوبنان بکات و تا ئێستا ئەنجامی دەدات دەوێت لوبنان لەوە داببڕێت لە هەمان کات دەشەوێت بڵێت بە کۆمەڵی دەوڵەتی بڵێت بڵێک ئەو لە گەڵ دانوستانە بەڵام لەو دیویش درێژە بە جەنگەکە دەدات بۆ ئەوەی کۆمەڵگەی ئیسرائیلی و هاوپەیمانەکانی لە حکوومەتی ئاماژەکەوە کرد کە ئیسرائیل ئەیەوێت لە هەمان کاتە هەم جەنگ بەردەوام بێ هەم دانوستان وەکوەی کە لە غەزە ڕوویدا و ئاگربەستیش لە هەمان کاتە بێتە ئاراوە واتە دانوستانێ بکەن بۆ ئاگربەست لە هەمان کاتژە هەر هێرشەکانی بەردەوام بێت وەکو ئاماژەم پێکردووەی کە لە غەزە هەیە پێت وایە ئەمە لەلایەن ئێرانەوە قبوڵ کراوە تەواو ڕوونە ئەمریکا هەوڵ دەدات بۆ ئەوەی فێڵ بکات ئێران لەو نێوانە هەڵبخەڵەتێنێت لە دانوستانەکانی پاکستان چونکە ئێران جەخت لەوە دەکاتەوە لە دەستپێکدا لوبنان لە دانوستانەکان بووە ئێستا دەگوترێت بەشێک نییە لەو دانوستانە پاکستانیش وەکو نێوانگیر لە ڕێگەی بەرپرسە باڵاکان و ئەوانی بەشدار بوون لەو پرۆسەیە ئەمەشان بۆ داوە لوبنان بەشێک بووە کاتە ئێران بە هیچ شێوەیەک لە شێوەکان دەستبەرداری پاڵپشتیکاران وەرباروە هاوپەیمانەکانی نابێت ئەمە وەکو بەندێکی ڕاستەقینە دەمێنێتەوە و گەڕووی هورموزیش ناکرێتەوە دەبێت لوبنان بگەڕێتەوە نێو دانوستانەکان کاتە لوبنانیان دەبێتە هۆکاری تێکدانی دانوستانەکان یان سەرگرتنیان باش بۆچی ئەمریکا و ئیسرائیل نایەنەوێت لوبنان و حیزبوڵڵا بەشێ بن لە ئاگربەست چونکە نەتانیاهۆ بەردەوام بە دوای جەنگەوەیە ئەمە وا دەکات ئۆکسیجن هەوایەک هەڵمژێت لە ژانی سیاسی بهێڵێتەوە چونکە ئەوەمان بینی لە ئاگربەست لە نێوانگیری پاکستانی
ئەو وێڕێوەش بەردەوامە کەواتە وەستانی جەنگ دەبینین کۆتایی بەشانی سیاسی ئەو دێنێت دەبرێتە دادگا ناکۆچیکاری زۆری هەن لە نێو ئیسرائیل پارتە بەرهەڵسکارەکان کاتە کارەساتێکی سیاسی بێ پێشهات بۆ ئیسرائیل دێتە پێشەوە ئەگەر ئەو جەنگا بوەستێت هەروەها دەبینین ئەو لێپرسینەوەی لێ دەگرێت ئەو بەرپرسیارەتی جەنگەکەی دەخرێتە ئەستۆ چونکە هیچ کام لە ئامانجەکانی جەنگکە بەدی ناچوون هەروەها بەردەوامیش فشارەکان زیاتر دەبن لە بەردەم نەتانیاهۆ بۆیە نەتانیاهۆ دەوێت ئەو جەنگە باشە بەڕێز غەسان درێژە بچێشێت گەروابێ و بەویستی نەتانیاهۆ بێت ئەبێ ئەم شەڕە بەردەوام بێت بەڵام خۆ هەر ئەبێت لەلایەکەوە دانوستان بکرێت و یەکێک نێوەندگیر بێ وەکەوەی کە ئێستا پاکستان نێوەندگیری کردووە و بڕیارەکە دانوستانەکان سپەی دەست پێ بکات کێ ئەتوانێ بۆ ڕاگررتنی ئەم شەڕی لە نێوان با بڵێن حزب الله و هەروەها ئیسرائیل هەیە یان بە شێوەیەکی تر لە نێوان لوبنان و لەگەڵ ئیسرائیل هەیە کێ ئەتوانێت نێوەندگیری بکات و ئاگری ئەم شەڕە و کڵپەی ئەم شەڕە کەم بکاتەوە سروشتیە ئەو وڵاتە ئیسرائیل نەبێت چونکە ئیسرائیل دەزانی ئەو دەیەوێت دانوستان تێک بدات و جۆرە ئاشوبێک لە ناوخۆی لوبنان بنێتەوە لە هەمان کات دەیەوێت لەو ڕێگەیەوە ئامانجەکانی بەلانی کەم لە لوبنان بەدی بهێنێت کوشت و کوشتار لە ناوچەکە درژە پێ بدات بۆ ئەو نمونەیی ئەو کارە بۆیە دەبینین کاتێک لوبنان دەخرێتە سەر مێزی گفتوگۆ تەواوی ئامانجەکانی لە ڕۆتی ناڕاست لەرزۆک دەبن دەزانین کە وڵاتگەری دیکەش هەن لەسەر دانوستانەکان پاڵپشتی دەکەن لەو ناوچەیە دانەوێت لوبنانیش ئەو ئاگربەستە بیگرێتەوە بەڵام ئیسرائیل دەبێت ئەوە بوەستێنێت هێرشەکانی بوەستێنێت لوبنانیش ئەوە دەخوازێت بەڵام بەداخەوە حکوومەتی لوبنان ئاماژە بۆ دەدات کە هیچ لایەنەیەک دانوستانی لەسەر نەکات بەڵام ئەو ڕۆڵی هەبێت لەو دانوستانە بەڵام ئەگەر بچێتە دانوستانەکان لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی دیکە هەوڵەکانی بە فیڕۆ دەچنەکو جارانی ڕابردوو هیچ پێگەیەکی نییە و کارتەکانی دەسووتێن لوبنان ئەتوانێ خۆی لە شەڕێکی گشتگیر بپارێزێت لەم دۆخەی ئێستا بەدڵنیاییەوە ناتوانێت چونکە حکوومەت ئەو گۆڕەپانەی نییە زاڵ نییە بەسەر جەنگەکە بەرەی مقاومە زاڵە حکوومەت ئەگەر دانوستان بکات لەگەڵ ناتانیاهۆ بەرەیگری و مقاومە ئەو بەرەیە ئەو وانە پەسەند نەکات کەواتە هیچ پابەندیەک بەسەر حزب الله دەناسەپێنێت و ئەو ڕێکخراوە بەردەوام دەبێت بە ئەو بەرگری دەیکات و ڕەتکردنەوەی ئەو پرۆسەیە لە ناوخۆی لوبنانیش ڕەتکردنەوەیەکی زۆری ئەو بابەتە هەیە دانوستان نەکرێت پێیان وایە خۆڕادەستکردنە نەک دانوستان بەڵێ ئێمە سپاس دەکەین میوانمان غەسان ڕیفی نووسەر و ڕۆژنامەنووسی لوبنانی لە لوبناوەنەوە میوانی کوردستان 24 بوو سپاس بۆ ئامادەبوونێت